قانوني كان من بينن بأوان حسمي كان كآية رأيكي من طوية رأيكي جناب دكتور بابود باز باوشد بو باز بكم لهريمي كردستان همو ماندزانين لسي حالات سروجي هريمي كردستان دەتوانین متمانە لێ وەربگریت و سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو خەڵک هەڵدەبژێریت لە لوبنان سەرۆکی لبنان لە ناو پەرلەمان هەڵدەبژێرێت و بە هەمان هەر سێ حاڵەتدا دەتوانێت متمانە لێ وەربگریان بەرپرسیار دەبیت بەرامبەر باش من پرسیارەکەم لەسەر ئەوە بوو ئایا یعنی ئەوە باشترین نمونەیە باشترین دروستی نازانی کە سەرۆکی هەرێم لە پەرلەمانە و لێ پرسیی و لەگەڵ بکرێت لەگەڵ ئەمەیانی وەکو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەویانیت کە ئەمە دستور دیاری دەکات فوق المساءلة ئەمە دستور دیاری دەکات ئەمە قانون دیاری دەکات هەر شتێک دستور هەم من ڕای شخصی خۆم لەسەر قانون نییە من ملزمم بە دستور و قانون پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستان بۆ نمونە سەرۆکی هەرێم چ لەسەر ینی سەر بە حزبەکەی ئێوە بێت یان لە لایەنێکی تر بێت باشە پێت باشە لە ناو پەرلەمانەوە لێپرسینەوەی لەگەڵدا بکرێت من لە ئەو سێ حاڵەتەی کە لە پرۆژەی دستوری هەرێمی کوردستانیش هەیە لە یاساکانی هەرێمی کوردستانیش هەیە لە دستوری عێراقیش هەیە لەو هەر سێ حاڵەتە بەڵێ من لەگەلی بە کە لە پەرلەمان مسائلەی لەگەلی بگەیت باش خاڵێکی تر هەیە کە زۆر گەرەنگە ئەویش ئەوەیە نەفەس